پارێزگاری هەولێر ڕایگەیاند قەبارەی زیانەکانی لافاوەکەی هەولێر نزیکەی 6 ملیارد دینار بووە. پارێزگای کەرکووک ناوی شارۆچکەی دووبز و ناحیەی پردەی گۆڕی بۆ عەرەبی. سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند تەل ئەبیب دژی واژۆکردنی ڕێکەوتنامەی ناوەکی لەگەڵ ئێراندا نییە. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناوەکانی هەریەک لە شارۆچکەی دووبز و ناحیەی پردەی گۆڕی بۆ ناوەکانی پێش ساڵی 2003 بەپێی نووسراوێکی بەشی کارگەری قایمقامەتی دووبز کە ئەمڕۆ دەرچووە بڕیاری گۆڕینی ناوی شارۆچکەکە لەسەر فەرمانگەکانی دەوڵەت دەرچووە. بەپێی ئەو نووسراوی شارپرێس دەستی کەوتووە بڕیارەکە هەریەکە لە شارۆچکەی دووبز و ناحیەی پردێ دەگرێتەوە و ناوی شارۆچکەی دووبز دەگۆڕێت بۆ دبس و ناوی ناحیەی پردێش دەگۆڕێت بۆ ئاڵتون کۆپری. بڕیارەکەی قایمقامەتی دووبز لە کاتێکدایە لە سەردەمی ڕژێمی پێشووی عێراق ناوی ژمارەیەک ناوچەی کوردی لە سنووری پەرستگای کەرکووک گۆڕدرا بۆ عەرەبی و هەریەک لە شارۆچکەی دووبز و ناحیەی پردێش یەکێک بوون لەو ناوچانەی ناوەکانیان گۆڕدران و لە دوای ساڵی 2003 و پرۆسەی ئازادی ناوەکان گەڕانەوە بۆ سەر ناوە ڕەسەنەکەی خۆیان. پارێزگاری هەولێر ڕایگەیاند قەبارەی زیانەکانی لافاوەکەی هەولێر نزیکەی 6 ملیارد دینار بووە و نزیکەی 4 ملیارد دیناریش بۆ قەرەبووکردنەوەی زیان لە کەوتوانی لافاوەکە کۆکراوەتەوە. ئومێد خۆشناوک لە کۆنگرێکی ڕۆژنامەوەییدا ڕایگەیاند 826 خێزان خانوەکانیان بەر لافاوەکە کەوتووە، 314 ئۆتۆمبیل زیانیان بەرکەوتووە. پارێزگاری هەولێر ئاماژەی بۆ ئەوەش کرد قەبارەی زیانەکان بە ئەندازەی 5 ملیار و 853 ملیۆن دینار خەمڵێنراوە و ئەوەشی کۆکراوەتەوە بە 3 ملیارەکەی بەغداوە 4 ملیار و 460 ملیۆن دینارە. ئومێد خۆشناو وتیشی ئەمڕۆ قەرەبووکردنەوەی زیان لە کەوتانی لافاوەکە کۆتایی هاتووە و سەرجەم هاوڵاتیانی زیانمەند قەرەبوو کراونەتەوە. وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پسوڵەکانی کرێی خۆڵ و خاشاکەوە پارەیەکی زۆر لە هاوڵاتیان کۆ دەکاتەوە و ئەمەش ناڕەزایەتی زۆری لێ دەکەوێتەوە. بەپێی چەند پسوڵەیە کە وەزارەتی شارەوانی بۆ بەشێک لە هاوڵاتیان و خاوەن دووکان و فرۆشیارانی کردووە دەردەکەوێت ئەو وەزارەتە لە بەرامبەر ڕشنی خۆڵ و خاشاکدا بڕەپارێکی زۆر لە هاوڵاتیان وەردەگرێت و ئەوەش ناڕەزایەتی هاوڵاتیانی لێکەوتوتەوە. لە پسوڵەیەکدا کە بۆ دووکانێک کراوە 375,000 دیناری هاتوتەوە لە کاتێکدا ماوەیەکی زۆرە ئەو دووکانە داخراوە و هیچ کارێکی تیادا نەکراوە. پەرلەمانتارێکیش باسی لەوە کردووە کارەکە ڕێکەوتنی نێوان چەند کەسێک و کۆمپانیایەکە کە ئەوەش یاسایی نییە. دەستەی وەبەرهێنان لە هەرێم ڕایگەیاند لە ساڵی داهاتوودا 50 پرۆژەی وەبەرهێنان و 9 ناوچەی پیشەسازی گەورە دروست دەکەن. دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوەییدا ڕایگەیاند بۆ ساڵی 2022 نەخشەی وەبەرهێنان دروست دەکەن و 50 پرۆژە ئامادەکراوە بۆ سەر تاسەری هەرێم و 9 ناوچەی پیشەسازی گەورەش دروست دەکرێت. سەرۆکی دەستەی وەبەرهێنان ئاماژەی بۆ ئەوەش کرد هەر لە ساڵی داهاتوودا 2 کۆنفرانسی گەورەی ژینگەی و کوشتتوکاڵی لە هەرێم دەبەسرێت. لە ساڵانی ڕابردوودا گەورەترین کێشەی هاوڵاتیان لەگەڵ ئەو پرۆژانەی وەبەرهێنان بووە کە پرۆژەی نیشتەجێبوون بوون و تا ئێستاش بەشێکیان کێشەکانیان چارەسەر نەکراوە. سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند تەل ئەبیب دژی واژۆکردنی ڕێکەوتنامەی ناوەکی لەگەڵ ئێراندا نییە. لە چاوپێکردنێکدا لەگەڵ ڕادیۆی سوپای ئیسرائیل نەفتالی بینیت باسی لەوە کردووە تەل ئەبیب دژی واژۆکردنی ڕێکەوتنامەی ناوەکی لەگەڵ ئێران نابێت، بەڵام دەبێت وڵاتە زلهێزەکان هەڵوێستێکی تونتر دژ بە ئێران بەگرنەبەر. بینیت وتیشی بەدڵنیایی دەکرێت ڕێکەوتنامەیەکی باش لەگەڵ ئێراندا هەبێت. لەوەشدا ئێمە باش پێوەرەکان دەزانین، بەڵام ئایا پێشبینی دەکرێت لەم دۆخەی ئێستادا ئەوە ڕووبدات؟ نەخێر، لەبەر ئەوەی دەبێت هەڵوێستێکی تونتر بەرامبەر بە تاران هەبێت. ڕۆژی دووشەمەی ڕابردوو لە ڤێنای پایتەختی نەمسا گەڕی هەشتەمی دانوستانە ناوەکیەکانی نێوان ئێران و وڵاتانی زلهێز دەستیان پێکردەوە. دوای تەوابوونی یەکەم کۆبوونەوە نوێنەری شاندی ئێرانی و وڵاتانی تری بەشدار لە دانوستانەکان بە شێوەیەکی گەشتبینانە باسییان لە ئەنجامی دانوستانەکان کرد، بە شێوەیەک ڕەنگە لە ماوەی چەند هەفتەی داهاتوودا بگەنە ڕێکەوتنی کۆتایی. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.